سەبارەت بە یەکەم و دووەم و سێمە بەڕێزەکان بەڵێ قسەمان زۆر لەسەر کردووە و خۆشیان زۆر چاوەڕوان بوون و بەداخەوە نازانم نەکبەتی منە یان بە شانسی ئەوان بوو کە وەزعەکە بۆ شێوە قەیران بە دوای قەیران ڕێگەی نەدا هیچ دەرفەتێکان بۆ بڕەخسێنین بۆ مێژوو ئێڵێم هیوادارم بە ڕازگۆیەوە لێمانی وەربگرن ئێمە درێغیمان نەکردووە بەڵێ درێغیش ناکەن چکە درێغیکردن لە ڕاپەڕاندنی ئەرکی هاوڵاتیانە کارێکی دەرەوەی ئەخلاقی پیشەی و بەرپرسیارەتیە ئینسان نابێت لە وەزیفەی خۆی لەگەڵ ئەو شەریحانەی کە مرتبطن پێوەی و ژیانیان لەلای ئەوەوە مستەقبەلیان بەردەبە بڕیار و حکمت و سیاسەتیانە نابێت ئینسان کەم تەرخەمی بکە بەڵام من دەتوانم بەناوی هەموو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە بڵێم یەک کەس نییە ناڕازی بێت لە تاعینکردنی ئەمانە بەڵام ئەو بارودۆخی کە لێوان هەرێم و فیدراڵا دروست بوو مەسئلەی نەبوونی بووجە مەسئلەی هەر ئەوانەی کە داشمان مەزراندون کە مۆزەف بوون دەیان ساڵە مۆزەف بوون بە پینۆپەڕۆ موچەکانیان بەشێکی زۆری ساڵانی 20 ئەوانە تەرتیب بکرا کەوتنە ئەم بارودۆخ و قەیرانە و تا گەشت بۆی هەرێمی کوردستان و فیدراڵ ڕێکەوتن حکوومەتی فیدراڵ بودجەی 3 ساڵی پەسەنگە تا 2026 ئەو کات بە ئێمانەوت 24 و 25 23 24 25 لە 26 کێشەکان کۆتایی پێدێ و بودجەی حکوومەتی عێراقی ئەڕاتە پەرلەمان کە بچێتە پەرلەمان ئێمە هەم میلاکاتان بەدەستی هەرێمی کوردستانە بێ هەم تاعیناتمان هەم مەسائلی دارایی ئەوانەوان بۆیە ئەو گەشتبینی بوو کە لە جێبەجێکردنی پرۆژەی بودجەی عێراق و هەرێمی کوردستانە ئێمە توانین دەرفەت بڕخسێنین و پێشم وایە بودجەیە بڕاتە ئەوەوە ئەم دەرفەتە بڕخسێ ئیشەڵا دەرفەت بوو ئەوانە ئەکرێتەوە ئەخیر پرسیارم کەمێکیشمان کردی بێت دەست خۆش داوای لێبوردنیان لەکەم جارێکی تر وەگەردنمان ئازاد بکەن ئینشاڵا هەر جێبەجێ ئەوە نەبوو ئێمە بە ئەرکی خۆماڵ نەسابین و یا وەزارەت بە ئەرکی خۆماڵ نەسابەیە و باسم ظروفە ئامەکە بەو شێوەیە بوو کە یارمەتی دەر نەبووە گینە لە کاتی خۆیان ئەمە جەدۆلێکماندا نەبوو دەمە نەبوو بە وەجبات هەر ساڵێ وەجبەیە بکەین دوو وەجبەمان کرد بەداخەوە قەیرانەکە زۆر لەوە کاریگەرتر و کەستر بوو کە دەرەقەتی بێت بەڕێز دکتۆر دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەو داشکانەی سەدا بیستەی کە لە دوای سەدا 45 بوو ئەگەر ڕووکردنەوەیکی کورت و مامۆستا غەریبیش زۆر تکای کردوتی زۆرین خوێندکارەکان مەجموعەیەکیان خۆبەخشن لە ناو زانکۆکان فەرمانبەرن خۆبەخشانە یان بە هەر شێوازێک بێوانە ئەڵێنەوە بە دەقیقی گەر وردەکارەکەی نەزانم ینی ئەڵێت ئێمە بەشێکیان کە خۆبەخشن بەڵام لە پارەی خوێنی باڵا ئەوانەی کە لە پاراڵێن ئەبەخشرێن هەموو جار ئەوڵن لەگەڵ خوێندنی کرێ خوێندنی پێداگۆجی داوای ئەویانە کرد کە داشکاندن بکرێت مامۆستایادیش ئەوەی ئاراستە کردوین بڵێ وەکو پرەنسی لە ناو قەیرانەکانە لە ناو زروفانەی کە